مزیدت سر برهمانی کار بجتیش که روزش عالی ولاتیان و خواستوان لسراب واستن که رهبر پروژان لکمپانیا بلاره انرژی اندازیار ایو پرافع میوانه مال استودیو که اندازیار بخیراتی سپاس با آمده بونا خواستی حالاتیان استچونه اگر کمپانیا که ایو نمونه ور بگرین تا کو چند خوینده دنا سیستمی برهمینانی کاربلاتیش کی خور بله براستی اگر باس لو موضوع بکەین خواستی خەڵک لەسەر دانانی سیستەمی وزەی خۆر و دۆزینەوەی چارەسەر بۆ نەبوونی کارەبایان بەرەو زیادبوون دەڕوە خاستن ئەگە باسی ئەم 2-3 ساڵی ئەخیر بکەین لەبەرەوەی ئێستا زیاتر خەڵک واعی هەیە زیاتر تێگەیشتووە کە وزەی خۆر سیستەمێکی باش وزەی خۆر ئەتوانێ چارەسەری کێشەی کارەبایەکەی بۆ بکاتن و لە هەمان کات ئەگەر وەکو ئەو شوێنە تازانە کە کارەبای بەردەوامیان هەبێ ئەگەر سیستەمی وزەی خۆر دابنێن پارەکەیان بۆ دەگەڕێتەوە و ئەو کاتە کەمتر پارە سەر دەکەن بۆ کارەبایەکە باشە ئەگەر زیاتر لەسەر ئەو کێشانە ڕابواستین کە چارەسەر دەبن بۆیە کێشەکان هەیە لە کارەبای دیکە چی بۆچی باشە خۆیان بدەنە ئەو سیستەمە بەڵێ زیاتر ئێمە وەکو لە هەموو عالەم ئەتوانین سەیری کەین وزەی خۆر هەدەفی یەکەمی اقتصادیە بەڵام لە وڵاتی ئێمە هەدەفی یەکەمی دانانی وزەی خۆر ئەوەیە کە تۆ ئەو کاتانەی کە کارەبای ڕئیسیت لێ ئەبڕیان کارەبات نییە ئەو کاتانت بۆ عیلاج کاتەوە لە ڕێگای وزەی خۆریان لە ڕێگای پاتریەوە کارەبات بداتێ زیاتر خەڵک بۆ ئەوە خۆی دەداتێ دەکڕێت بەڵێ زیاتر خەڵک دەڵێ لە جیاتی ئەوەی من مۆلیدەی گەڕک بەکاربێنم کە طبعا مۆلیدە بێجگەلەوەی کە پارەی پێدەی زۆر کێشەی تری هەیە وەکو ڤۆڵتیەی کەمە و وەکو ئەوەی کە ژینگە پیس دەکاتن من ئەگە سیستەمێک بۆ خۆم دابنێم بتوانم مەسەلەن احتیاجی خۆم چەندە بە ڕۆژ بمداتێ بە شەویش کاتێک کە کارەبام نەبێ بۆ 4 ساعت 5 ساعت 6 ساعت پاتریەکان بتوانی ئەو تاقم بداتێ لە خلالی پاتریەکانەوە من کێشەکەم هەڵ دەبیتم بۆیە ینی زیاتر ئەگە باسی ماڵام بکەین باسی سیستەمی بچوو بکەین بەڵام بە هەمان شتەوە سۆلەر تەنها بۆ ماڵان نییە زیاتر خاستن ئێستا لەو کاتەوە شوێنە بازرگانیەکان ئەو شوێنانەی کە پارەیەکی زۆرە دەنە کارەبا ئەگەر کارەبای بەردەوامیشیانە بێ ئەوان ئەگەر هەستن سیستەمی سۆلەر دابنێن زۆر بۆوان قازانسترەکەوێت چونکە لە بۆ شوێنە بازرگانیەکان نمونەتان هەیە بزانین ئەگەر شوێنێک بە نمونە بینین تێکچەکەی ئەوەندە بووە پێشتر ئەوەندەی خەرج کردووە بە کارەبای مۆلیدەی ئەهلی یان نیشتیمانی دەتوانین دوو نمونە باسکەین طبعا سیستەمی سۆلەر دوو جۆرە سیستەمی هایبریدمان هەیە سیستەمی ئۆنگریدمان هەیە سیستەمی هایبرید ئەوەیە کە پێویستی بە پاتریە و لەگە پاتری ئیش دەکاتن و بۆ ئەو شوێنەدا درێت کە کارەبای ڕئیسیەکەیان دێ و دەڕوات کارەبای ڕئیسیەکان ساب نییە بەردەوام نییە سیستەمی ئۆنگرید ئەو سیستەمەیە کە لە بۆ شوێنانەدا بندرێت کە کارەبای ڕئیسیان بەردەوامە ئەگە باسی نمونەیەک بکەین نمونەی خەستەخانەیەک دەینم هەر لە هەولێر خەستەخانەیەکی گەورەی بەناوبانگە لە هەولێر خەستەخانەیەکی ئەهلیە تقریبا مانگێک زیاترە 469 کیلۆوات سۆلەرمان بۆ داناوە تێچووی ئەو سیستەمە تقریبا نزیکی 270 بۆ 275,000 دلار بوو بەڵام بۆ حسابی کە ئەوان ئێستا حالیان پێشەوەی کە سۆلەرەکە دابنێن 100% احتیمادیان لەسەر دیزل بوو کە کیلۆواتی دیزل تقریبا بە 250 بۆ 250 دینار لەسەریان ڕاوەستێ ئەگەر ئەو کیلۆوات ئەوەرانەی کە حساب بکەی کە ڕۆژانە بەرهەم دێت بۆ 469 کیلۆوات پیک سۆلەرەکە دانراوە ئەو 270,000 دلار لە نزیکەی 2 ساڵنی و بۆ 3 ساڵ بۆیان نەگەڕێتەوە و ئەو سیستەمەش طبعا سیستەمێکی کواڵیتی بەرزە بۆ 10 بۆ 15 ساڵیش ئیش دەکاتن زۆر باشە ئەندازیار ئەو بەورە ئەگەر باسی ماڵ ئەگە بکەین ئاسایی 10 ئەمپێری پێویست بێتن چەندی تێچووەکەیە بڵێ بەڕاستی ماوەستە پێشەوەی جوابی ئەو پرسیارە بدەم حەز دەکەم سەرنج ڕاکێشم بۆ نقطەیەک کە لە بازاری کوردستان زۆربەی ئەو ماوادانەی کە لێرە هەیە بۆ سۆلەر بەکاردێت و دەفرۆشرێت زۆربەیان ماوادی کواڵتی نزمن ئەوانەوە دەکەن کە هەم خەڵک سیقەتی کەم بێتەوە بە سۆلەر هەم ئەو سیستەمە سۆلەرە کە دابدرێتن بە حەقیقی نەتوانێت ساڵێک و مانگێک دوو مانگ ئیش دەکاتن ساڵێک ئیش دەکات ڕادەوستێ نەتوانێت وەکو سۆلەر کە معروفە لە سەرێتی 5 ساڵ و 10 ساڵ تەمەنی هەبیتن بۆیە ئەگەر تۆ باسی سیستەمێک بکەیت کە بتوانێت بەلای کەمی 10 ساڵ ئیشکاتن باسی پاتریەکی لیفیۆم ئایۆن بکەیت ئێمە مەسەلەن لە کۆمپانیای خۆمان پاتری لیفیۆم ئایۆن بەکاردێنین ئەو پاتری لیفیۆم ئایۆنانە شەریکەی موسەنە زمانی 10 ساڵیان پێداتن بێجگەلەوەی کە خۆیان تەمەنیان 15-20 ساڵە
ئینڤێرتەری ئۆڕۆپی مەسەلەن زمانی 10 ساڵە لە شەریکەوە یان زمانی 5 ساڵە لە شەریکەوە لەو حی باش زمانی 20-25 ساڵە سیستەمێکەوە کە تۆ بۆ هاوڵاتیەک دابنێ ینی بە دڵنیایەوە دەتوانانی پێ بڵێ کە ئەو سیستەمە 15 بۆ 20 ساڵیش دەکاتن ئەگەر باسی نمونەیەک بکەین لەسەر پرسیارەکەی جەنابەت با بڵێن مەسەلەن ماڵێکی بچووک سیستەمێکی بۆ دابنێت طبعاً سایزی ئینڤێرتەرەکان لە 3 کیلۆواتەوە دەست پێ بکە تقریبا دەگاتە 13-14 ئەمپێر بە ڕۆژ بیداتێ بە شەویش ئەگە حسابی ئەوەی بکەی کە تقریبا 6 بۆ 8 ئەمپێری بداتێ بۆ ماوەی 6 ساعت تێچووی ئەو سیستەمە بەو کوواڵتیە باشەی کە باسم کرد نزیکەی 6,000 بۆ 7,000 دلار دەبێت 6 بۆ 7,000 بۆ ماوەی تقریبا 20 ساڵێک دەتوانێت سیستەمەکە زمانی شەریکەکان کە شەریکەی مصنعە 10 بۆ 15 ساڵە بەڵام تەمەنی سیستەمەکە لە 20 ساڵ زیاتر بۆ چەند ئەمپێر بۆ 14 ئەمپێر بە ڕۆژ و 6 ئەمپێر بە شەو بۆ ماوەی 6 ساعت تقریبا زۆر باشە ئەو سیستەمانەی کە وتت کواڵیتیان نزمە چون بناسینەوە چون خۆیان لێ بپارێزین زیاتر خۆی کێشەکە ئەوەیە کە هیوادارین کە لە لای حکوومەتەوە ئەو تەوەجوهەش هەبێتن کە ئێستاش هەیە حکوومەت بەتەمایە دەستگایەک دابنێتن کە کواڵیتی کۆنتترۆل بێ لەسەر ئەو شەریکانە کە ئیشی سۆلەر دەکات نابێ ئەو کۆمپانیایە کە ئیشی سۆلەر بکاتن هەر کابراە کە تاجرێک بێ ماوادێک بێنێ لە سین بتوانانی ئیش سۆلەر بکە دەبی کۆمپانیایەکی هەندەسی بێ دەبی ستافەکان ئەندازیار بن بزانن ئەوەی هەموو کەسێک هاوردە نەکاتن ئیشی هاوردەکەی نەکات هەموو کەسێک هاوردە نەکە و هەموو کەسێک ئیشی لێ نەکا وەکو مەکتەبێک بتوانی بیفرۆشێ خەڵکیش دەبێت زیاتر زۆر فۆکس لەسەر سعرەکانەکە فۆکس لەسەر کواڵیتی باش بکاتن بتوانی زمانی حەقیقی وەگرێ لەو شەریکەی کە بۆی دابنێت گەلێک سپاس ڕێزەر پرافع ڕێڤەبەری پرۆژیان لە کۆمپانیا بلۆرای ئێنەرژی سپاس بۆ ئامادەبوونەوە و بانزانیاریان ماندوو نەبن